تماشاوان هجا جوین اثر وگرزانی الگل فراکسیونا پارتیا دموکراتا کردستان لبغدای نابروکا جوین مجارین گرینگ و جوین دا هاتنه گرتن آدستا سیپان عزیز اندام پارلمنتویا عراقی میوانی منه بخیر هاتی که سیپان زور سپاس کیک سیپان مجارین سرکا کو سروک برزانی لگل فراکسیونا پارتیا دموکراتا کردستان لپارلمنتویا عراقی گرتن دست چه مجار؟ بله افدم و بینرانت عزیزت کانال کردستان 24 باش بی هر وکینگ دزانن افرو تواو اندامت فراکسیونا پارتی لپارلمان عراق امد خدمت جناب سروک بارزانی دابوین بو بحث کردن که گشتی لسر او وعزت کل عراق هاتیه پیش بتایبت لپاش دزوکشانا تیار صدری لپارلمان عراق و هاتنا پارلمانتویت نو بو جیوان و او گرانکاریت که احتمال هبن و بشوازه که گشتی جناب وان ام آگادار کردین و رنوینو تازه دانم سبارت به کار خول دهاتو دا که چوا بشین باشترین شوه خدمت به تواو خلق حریم کردستان و عراق بکین. که سیفان نها سروک برزانی هر دم يعني برنسيبين هف بشي هف سنجي ولا هف كرني وكي مشارك سركة ده برلمانتويا عراقي ده تينا بيش آلين عراقي خود شاوا نزيكي و برنسيبان دك اف برنسيبت كو افرو جناب سروكي بشوازة كرشت جاخت لسكر ديوه او بن برنسيبت توافق و شراكة و توازن بين تواو مكون و بكاتت عراقي لأنت عراقيش هميشه بحث لفي مبادئ آنت كان بس اواكم ما دقت كرديد خلال 19 سالت چوي اف برنسيبه نهاتي نجيب جه كردن تنها وكي ناوكيت هبوي ام ما مشاركه هبوي وكي كرد لحكم رانيا عراق دا بس ام شريك حكم نبوينا امد بجدار بوي لحكومة دا بس ام بجدار نبوينا بحكم رانيا كراستقينا وكي بارتي ديمقراطي كردستان و جناب سروك جاركا دي جخت لسروي چنده کرده و پیوسته اف بنمایه بالدقيقي وكي خوبه نجيب جه كردن يعني شرمه و هدفت ما لعراق دا تنها بدست اینانا پوستانیه ملفت عراق دا شريكة راستقينه بين هدف ما هو همه هولاتية عراقي به همه مكوناتا به همه مذاهب الجواز لشيعة سني كرد عرب تركمان ازدي مسيحي كلدان سريان همه او بيكاتت كد مجتمع عراقي ده هنا وكيك هست به هولاتي بونك درجه بكن بل براستي دا مفنديتيا زوربي نكتنها كرد لأن ديكشت هبوية براويس خسته لأن ديكشت هبوي نرازينه هست بشراكتك واقعي لحكومتا حكمرانيا نويا بشتي نظام بعثي دا ناكن بهنده ام وكي بارتي جخت لهندت كينه وكو حسب دستور ببيت حكم بين تواوي لأنت عراقي دا حكومتا نويا كوبتيتا بكينان لسر مبدأ شراكت و توازن و توافق بيت هملايان بجداري بونك راستقينات حكمرانيا ده هيبي دوی روشا پارلمنتویا عراقیه ایروین ده دباور دکه کو آلین عراقی بطایبتی آلین شیعه ده روشا هف بشی هف سنگی و لهف کرنه ده نیزیگه هیه که باشتر بکن سيارك بزحمته يعني تو اگر بچيف 19 سالت رابردو ل 2003 حتى افرو هميشه او شعار بونه بس چه جوای که خونه هاتی نجیب جه کرنه يعني بتایبت ما هندك تشتي زور ما ترسيدار ديت وكي مكونه كرد كس توقع ند كرد كرد لسر مبدأ توافق و شراكته لحكومة عراق دابيد بل همان حكومة موازنة يك ملت ببريد يعني افدو تشتت كاملا زد ايكن برينا موازنة لفسا دايدا هيچي وكيم ترنيا لويا كو رجيما بعث لصالة هشتي لأنفال و كيميا باراني برانبر مكردي لبروي چنده بوما زحمت امشين هن بصانایی خوش باور بینه و جاره کاری بچینه سوی باوریه که بلده وکی که هی جیب جکن او مبادئت کمت داوا کرده لسه ولی پیوستیشه همیشه ام حولت خوب بدین پا جدیتر پا رک خستن و یک خستنا ناف مالا کردی که همه لاینت کردی یک دنگ بین لسر و موضوعانه حتما دیشین کاریگریه که باشتر هبیتن بو جیب جه کردن و مبادئت اساسیت حكمرانيا العراق ده او قالك مجارة جرين قالوا روشا آليين كردي
وەکە فراکسیۆنا پێدەکە فراکسیۆنین دنێن کوردیژی پەیوەندیە وێ نەها چاوانەکە کەیسیپا لە ڕاستیدا ئەیوەکی مە دیقەت کردەی سەر ئەگەر تەفاسیل کورتەیەکێ لە تشتا ببێم یەکۆ پشتی انتخاباتی هاتیە ڕوودانە لە بەری دانیشتنا ئەیکەیە پارلەمانە عێراق لە نۆی ئێکی 2022 لەسەر فەرمانە جەنابی سەرۆک بارزانی شاندەکە پارتی سەردانە سلەیمانیە و مەکتەبە سیاسیە یەکەتیت کرد نەتیجاوێش ئەو بوو پیشاندەکە هاوبەش چوونە بەغدا هەروەکی دیت بە ڕێز عیماد ئەحمەد ئەندام مەکتەب سیاسیە یەکەتیا و جەناب خالوشار زێباریش ئەندام مەکتەب سیاسی پارتی تێدا بەشدار بوون بۆ هەندێک و ئەم شاندەکە هاوبەش و پداواکاریە هاوبەش بچینە عێراقە بەلێ مخابن شەواک و جەلەسە دا پڕێڤەچیت یعنی هەشتی ئێک ئەو شاند لە بەغدا لێک جدا بوونەوە و بێ اتفاق چل سەر سەرۆکۆماری و چل سەر حکوومەتە داهاتوو بە هەمن ناوعەکە پشتی وێ هەندێ لە لایەکێ مشکلە لە نافماڵە کوردی لەسەر پۆستە سەرۆکۆمارە هەبوون لە لایەکی دیکە مەوزوعی هەڵبژاردنە پارلەمانە کوردستانە هەبوو لە لایەکی دیکە مەوزوعەت مادی و دارایی بینە پارتی و یەکەتی هەبوو لەسەر کێشا درەنگ دابەشکردنا موچا لە سلەیمانیە و نەدیاریە داهاتەوە ئەvە وەلێ کرد فترێ مانگا یەک دێشێن بێژم هەتا مانگا 5 مشکلت بینە پارتی و یەکەتی پیچەک قوڵ کردن بەڵێ لە هەستکردن بەرپرسیارەتیە سەرەتا جەناب مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتە هەرێمی کوردستانم دەستپێشخەریەکە زۆرە مهمدا کو دیگەل بەرپرسێت ئیدارەت خۆجەیی سلەیمانی و هەڵەبجە و ئیدارە گەرمیان و ئیدارە ڕاپەڕیندانیش بۆ چارەسەرکردنە هەمە ئەو کریزە کولدارایی و لە موچە و لە داهاتت گومرکە و داهاتی نافخۆیی سلەیمانی هەی ڕنگدانەوەکە باش هەبوود پشتی وێژدا جەنابی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمە سەردانە سلەیمانیە کرد ئەو سەردانە جەنابێ بۆ سلەیمانی دەستپێشخەریەکە مهم بوو کوشان ئەف دوو دەستپێشخەریە ئەو بەستەڵەکێت بینە پارتی و یەکەتی هەی ئافکەن جارێکا دیکە پارتی و یەکەتی لێک نزیک بوونەوە مهم پرسا ئەساسی لێک نزیک بوونەوە دوو حیزبا پشتی هنگی دێچێ بیت لێک نزیک بوون سەر تشتت تایبەتیش هەبن لێک نزیک بوونەوە عامیا مهمە ئەوێت کومای لێک نزیک بوونەوە و ڕێکەفتنە لەسەر مەوزوعە جارە پیشێوازێکی گشتی نافماڵە کوردی وێ حاڵێدایا باشە پشتی ئەو دوو دەستپێشخەریەت من بەحث کردەی گەلایەنە دیکەش هەتا ڕادێکێ باشین چونکی نەوێت و نەوێت واقع پارلەمانە عێراقت گیا هەرێمی کوردستانی فەرقە پارلەمانە کوردستانە پە هەمە ئەو لایەنێت تێدا لایەنێت کوردستانینە ڕەنگە زۆربەی گفتوگۆ و مناقشاتت کوتێنەکردنش لەسەر پرۆژە یاسایەکی بیت و لەسەر ئەجندایەت حزبی بیت بەس هەر کوردستانینە بەلێ مشکلە پارلەمانە عێراقی ئەوە ئەم نوێنەرت مکەونەکەینە مکەونێکی زۆر زڵمە لە هاتیەکردنێ هەر وەختی عێراق چێ بووی هەتا ئەوڕۆ هەر زڵمە لە هاتیەکردنێ ئێدیکە ئەو کە پارلەمانتار کوچنە ناو پارلەمانە عێراقیدا ڕاستەوخۆ تهێتە گۆڕینێ ڕاستەوخۆ بەرپرسیارەتی وەلمەتکەت کۆ ئیللا مە عیلاقەکە باشتر گە هەمە حیزبا هەبیت ما هەمیشەش هەوڵدا کۆ ڕکابەریە لەسەر پۆستە سەر و کۆماری کۆ هەتا vێگاوێ دوو مرەشەحەت جدایەت هەی ئەڤ ڕکابەریە کاریگەری لسە مەساڵەحت نەتەوەیەت کوردانە بن یعنی ئەم ڕکابەریەکی نەکەین تێدا ملەتێک زەرەرمەند بیت بەلێ تازە بشێوازێکی گشتی نافماڵە کوردی باشترە ئارامترە پێشبینیش تێتەکردنێ لەسەر مەوزوعە ڕێکەفتنە لەسەر هەڵبژاردنە داهاتووە پارلەمانە کوردستانە لەسەر یەک کاندیدیە بۆ پۆستە سەر و کۆمارە عێراقە لەسەر تەواوی مەوزوعە دیکەش ڕێککەوین و تەواوی ئەو مشکلێت کۆ بووینە سەبەبە هەندێک بچێک پەرتەوازەیی هەبیتن هەمە ئاڕاستەی وێنیشتدەن کو بەرەو باشی دەچێت یەکێسی پەنوهەم پشتی هەڵبژاردنە عێراقی هەشت مەهزی دەتر دەرباز دەبن باوەرید ناڕایا گشتی یا عێراقی دەنەمایە کوم حکوومەتێک یاکو بکاربین و نەراتیە ڕایا گشتیە عێراقی پێک بینە دەمەکی نزیکتە پێکوەرە حتا جیهانێ دەژی ئەو باوەری بە پارلەمەنتویا عێراقی زێدە نەمایە ڕوش چاوایە لێدرێ پشتی vekşandina پارلەمەنتەرین باسکەی سەدروڵە ئەو انتخاباتە کوهاتیەکردنە تایبەت لە ناوەڕاست و باشووری عێراقە نسبة مشاركة هاولاتيان وين انتخابات دا بهواية عراقيان تايبت شيعة وسنة يعني تول جيجال هرمي كردستان كنسبة بجدار بون زور زيادة تربوه نشدة
که خلکی هوا به و پروسس سیاسی نمایه زور کم بوی نسبت مشارکه دوروبر 20 لصده و 24 لصده بخو پیامه که خلکی هوا حکومت دهاتوش نمایه پشتی ورا وکیشیانا مازنترین فراکسیونه براوی ایکه لپارلمان عراق او سوال زور مستر کرد لسر پروسس سیاسی عراق و پارلمانه یعنی اف پارلمانه جاره بسیار اونیه که آیا تاخیر ده حکومت پیکید یا ده درنگ پیکید اگر حکومت چه زو پیک بید چه درنگ پیک بید خلق یک توقع ناکد اف حکومت هالقلا و ناف خلق کی بی مازنترین فراکسیون تدا بجدار نیه قوترین قوا شارعی خلق کی سر شقامه که تیار صدری په مازنترین هزا شقام العراق نافودنگه تدا بجدار نیه آیا حکومت دی چاو بیتن که حساب که نیویان افمالا شیعیات تدا بجدار نیه اپوزیسیون که سر شقامیز دیوه هبید یعنی اگر حتی لشارعش دا فشار زور نهینه کرنه او برادرت که تازه قول حکومت پیک بینن هر او برادرن که 19 ساله حکومت پیکینه و همه انتخاباتا وعد دایو همه جارات گلمن رکفتن کردی و همه جارا وعد چاره سر داو همه جارا همه تشتیش اگر خرابتر نبی باشتر نبوه بتایبت لموضوع خدمت گزاری یعنی تنها مشکل امنیه العراق تو اوی سردان بغداد بکت اوی سردان موصل بکت سردان هر شارکه عراقی دی بکت یعنی دیزانن که گل عراق لناوراست و باشور عراق ید کارسات که زور مازن جین حق وانه که باوری و سیاسیانه و پروسس سیاسی به شکل نما بیتن به هنده ام خوازیاری گورانکاری جدین العراق نک تنها بو هرمی کردستان لوی معادله که حتی تازه هبوی کل کوی 18-19 سال حکمرانیا پشتی نظام بحثی 8 سال زیاده تر بودجه کردستان هاتیه برینه 8 سال بودجه رسمی هاتیه برینه بری و 8 سالش چجارا بودجه مبدرستی نده چجارا بودجه وزارت پیشمرگه نده چه استحقاقی که من نده جگل ماده دیت دستوریت و که ماده 140 که و 15 سال تأخیر به ایلا 2007 جیب با جگل اند کیاسه نفت و گاز در نکردیه که ایلا آخر 2007 در کرد با یعنی همه اوتشتید که بومد بینین تنها من ام وکی حریمی کردستان نینما مشکلت گل حکمرانی عراقی بی حولاتیه که لبصره حولاتیه که لنجف لکربلا لبغداد لسامره لهر باجره که عراقی هشتا مشکلوان مسترد گل حکومت عراقی مشکلامل حریم بشوازه که گشتی و دستالا سنوردار کردنا دستالات و سلطات حریم کردستان نه او اف پرسکری کین اف اکوکین گلک مزنگوت بحث کری که سیپان باوری هيا کو حکومتك وری بکار بی دی یعنی وی پروسه حکمرانی خود شار سرید وان مجارانده باویشه لراستی دا از دوی باردا نیمه او حکومتا کو بهت پیکینان هنداب قوات بید بشید وان مشکلان حل کرد چند دلیل تای یک نیویا شیعیات گلوی حکومت نینه که تیار صدری نک نیوی قواترین حزب وان مازنترین سرکرده وان بهسترین کس وان نوه حکومت دانیه اگر لشارع دجا تیب کتن اوه تمنی و 4-5 مانگش ناخوانی و حکومته اوه یک دلایل دوی حتی ناف اطار تنسیقیش دا کودنگی نیل سر و حکومته به شکل اطار گلوی هنده دا وکی چوا تیار صدری استقاله دا وکیشن پارلمان اویج وکیشن چونکه اوزان او حکومت سرکفتینا بی مادام به شکل اطار بخو هبی تو باوری پی حکومت نبی ام ده چواشین باوری پی حکومت کن یا که او پیکتینن سپاسیاتتم که سیپان عزیز به هیویا کو پروسه کی دموکراتیک و باش خدمت گزار بو توایی عراقی و لجبو کردستانی جی پرنسیبین هف بشی هف سنگی و لحف کرنی پیکورن ایوی دارین اوه لسالت چویش دا همه هدف ما تنها دفاع کردن لمافد دستوری حریم نبوه زور پازحی دیاره بدریجایی یا وقت شورشاش که دوا دموکراتی بو عراق و مافق سرب اتونومی یعنی جبیجین مافق حکم ذاتی بو کردستان بوه او روش خباتا ما بو هنده دموکراتی که فرنتوی و فر آینی و کمالگاه که مدنی و حکمرانه که گل بو تواوی خلق عراق هبیتو دفاع کردنا ما بو گل بصراشه بو موصلیشه بو شیعاشه بو سنیاشه بو همه پیکاتت عراقی سپاسیاتتم که سیبان عزیز اندامه پارلمانتوی عراقی تو میبانیم زور سپاس